بەناوی خی گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست لە هەشوێنێک و ئێستا پرۆگرامە بینن. خۆشحاڵم کە لە دەرفەتێکی دیکەدا با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. قسەکردنی ئەم جارەمان خۆشەویستان لەسەر کاریگەری ڕاگەاندن و ئەو ئیمپراتۆریەتە هەبێت کە ئێستا ڕاگەاندن دروستی کردووە. قسە زۆرە لەسەر ڕاگەاندن، قسەکانیش ئەندازەیەک جۆرا و جۆرن. هەندێکیان ڕاگەاندن بە فریاد ڕاستێکی گەورە ئازانن و پێیان وایە کە ئەوەی کە ڕاگەاندن دروستی کردووە لە ڕابردووی ئێمە بریتێ لە هۆشیارێکی گەورە، هۆشیاری ئەوەی کە ئێمە پێویستە چیمان بوێ و چیشمان ناوێ. ئەمە بۆ هاوڵاتیان واکەوتوێتەوە. قسەکردنێکی تر هەیە لەسەر ئەوەی کە ڕاگەاندن بەڕاستی هەمووی با ئاو بڵێن ئەرێنی نییە، بەڵکو ڕۆیەکی تری هەیە پێگوترێ ڕووی نەرێنی. ئەو ڕۆژ پێگوترێ تێکدانی شیرازەی بیرکردنەوەی ئێمە، ئەواتە بیرکردنەوەیکی دروست، ئەوەی کە ئێمە پێویستە لە دەرەوەی ئیعلام بەتابەتی لای سیاسیەکان بیرکردنەوەی کە بێ بیرکردنەوەی هەماهەنگی، بیرکردنەوەی ڕێکەوتن، بیرکردنەوەی کە هەمیشە پێکەوە دابنیشن و قسەکردنیان بەردەوام لەگەڵ یەکە هەبێ. دەگوتری ئێستا ڕاگەاندن بە جۆرە لە جۆرەکان توانیوێتی فاسڵەیەکی گەورە بخاتە ناو هێزە سیاسیەکانەوە و توانیوێتی زمان لە ئەوان بسێنێتەوە بۆ خۆی ببێ بە زمانێکی تر و زمان بۆ ئەوان دروستکە. قسە زۆرە، نامەوێ لەم سەرەتایەوە من بچمە ناو ئەم تەفاسیلانەوە. بە پێویستم زانی کە چاوپێکەوتنی ئەم جارەمان لەگەڵ زۆر بەڕێز فاروق عەلی بەڕێوەبەری تۆڕی میدیای کۆمەڵ بێ و لەگەڵ ئەوە شۆرەفەی ئەم بابەتە بکەم. سوپاس کاک حاجی بۆی کە ڕێگەتداین بۆی بتوانین ئەم چاوپێکردنە لەگەڵ جەنابتە ئەنجام بین. سوپاس بۆی. کاک حاجی، لە پرسیارێکی زۆر کەسی و سادەوە دەست پێ یەکەم. سادە بەڵام ڕەنگە پشتەوەی ئەم پرسیارە وڵامێکی قەرەباڵغی بێەوە، وڵامێکی درێژ و تەفاسیلی بێوە. هیوادارم جەنابەت بە گوشراوی وڵام بیتەوە. ئەوش ئەوەیە تۆ دەمێکە لە ڕاگەاندنا ئیشەکەیت. ڕەنگە ئەوە دروست بێ کە بڵین ڕوشتی تەمەنی خۆت بە ڕاگەاندن بەخشیوە. تۆ لە ڕاگەاندنا پیر بووی یاخود لە ڕاگەاندن پیری کردی؟ تەوان ئەمە دوو شتی زۆر جیاوازن. لەوەیە کە لە ناو ڕاگەاندنا پیر بی تەبان ئەزمونێک لە ناوی وەرگرتووە، واروەها ئێستا شتێکە دروست کردووە، فۆرمێکە دروست کردووە پێگوترێ ئەزمموی بواری میدیایی. بەڵام ئەگەر ئەڵێ ڕاگەاندن پیری کردی واتە خەم و خەفەت و کێشەکانی ڕاگەاندن توان بە ئاستێک گەیاندووە کە ئینسانتیا پیر بێت. قسەکە لەسەر ئەوەیە تۆ لەم دوانە کەمانت بەرکەوتووە، شانسی تۆ لە کەمایانە بوو. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ ئێوە بۆ ئەم دەرفەتە. سڵاو ڕێزم بۆ تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە من ئەگەر ژیانی خۆم لە پاش نەزۆج و لە پاش کامەڵبوونم دەتوانم بڵێم دابەشی دەکەم بەسەر دوو قۆناغا، قۆناغی پێشمەرگایەتیم و قۆناغی کاری میدیاییم کە خەریکە بڵێم هەردوو کارەکانم یەکسان دەبن. ماوەی تەمەنم لە کاری پێشمەرگایەتی و خەباتی چەکداریە و لە کاری ئیعلامی و خەباتی میدیاییدا. دیارە بۆ خۆ من ئەگەر بڵێم لە ماوەی کاری ئیعلامیمە تاموچێژی زۆرم وەرگرتووە و دەتوانم بڵێم تیا خۆشحاڵ بووم، بەڵام ئەم تاموچێژ و خۆشحاڵیە بە دەرنیە لە ناڕەحاتی و ناخۆشیەکانی، چونکە تۆ لەگەڵ شاشەیەکە تەعامل دەکەی. ئەم شاشە بینەرێکی بەرفراوانی هەیە، بینەرەکان دابەش دەبن بەسەر ئەنواع تەسەور و بیر و بۆچوون و ئەفکارە. ئەو کاتە یەکێک لێت ڕازی دەبێت، یەکێک لێت نیگەران دەبێت. ئەو کاتە یەکێک سوپاست دەکا، یەکێک گلەیت لێ دەکا. بۆیە سوپاسەکان خۆشحاڵی دەهێنن و گلەی و گازندەکانیش دەبنەمایی نیگەرانی بۆ ئینسان و تا ئەندازەیەکە تەئسیرات لە بارودۆخی دەرونی ئینسانەکان دەکات. تەمەنیش بۆ خۆی ئەم جۆرە شتانە کاریگەری لەسەر دروست دەکات. من بەش بە حاڵی خۆم تەمەنم سەرکەوتووە. ئەگەر لە کاری ئیعلامیشان نەبوومایە پێدەچێ من هەر پیربوون ڕووی تێ بکردمایە. بەڵام فعلەن دەتوانم بڵێم بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت لە ناو کاری میدیاییە پیر بووم، نەک کاری میدیایی پیری کردبم. چونکە لە ناو ئیعلامیشان نەبوومایەک و باسم کرد کاتێککە من تەمەنم لە پەنجاکان نزیک دەبێتەوە هەر پیر دەبووم. بەڵام سوپاسی خوا دەکەم لە ناو کاری میدیاییدا و لە ناو کاری میدیایەکی ڕازگۆدا
من پیر بووم ئەو شانازیشی پێوە دەکەم و دەزمایی ژیانمەکە من لە ناوکاری زۆر باشە. پرسیارەکە بە نەوەیەکی ترەکەم کاک حاجی، هێشتا تەجاوز ئەم پرسیارە ناکەن چونکە هێشتا من ڕەنگە وەڵامی پێویستم دەست نەکەوت بێ. تۆ وەکو وتمان پێش کەناڵی ئاسمانی پەیامیش تۆ لە ڕاگەاندنایی شت کردووە، ئەزمونێکی زۆرت بە ئەوە بڵێن لە بواری ڕاگەاندنا هەیە. دوای 9 ساڵیش کارکردن لە کەناڵی ئاسمانی پەیام بە تایبەتی کە تۆ وەکو بەڕێوەبەر کارت کردووە، ئێستا گەسە پشت بکرێت لەوەی کە میدیا بەجێ بێڵیت و بمێنیتەوە کامیانە بژێری؟ پرسیارێکی سەختە لەو ڕۆوە کە هێشتا ئەو ئامانج و مەبەستانەی کە بۆ خۆم دەستم پێکرد لە کاری میدیاییە هێشتا پێی نەگەیشتم و بەدەستم نەهێناوە. ئەو خولیا و ئامانجانەی کە من بەستم بووە لە چوارچێوەی کاری میدیایی کۆمەڵی ئیسلامیە من بتوانم گۆڕانکاریەک لە کاری میدیایی حیزبیە بەو شێوازێکەوە دەمانویست بەڵێ ئێمە وەکو میدیای کۆمەڵی ئیسلامی وەکو میدیاکارانی کۆمەڵی ئیسلامی لە پاش دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام بە شانازیوە دێڵم توانیمان گۆڕانکاریەکی جەزری لە ناو میدیای حیزبیە بهێنە ئاراوە بەوەی کە میدیای حیزبیمان گۆڕی لە مینبەری تاکەکانی حیزبەوە لە گوازەرەوەی هەواڵ و چالاکی حیزبیەکان بە تەنها کردمانە میدیایەکی جەماوەری و گشتی، میدیایەکە تا ئەندازەیە گوزارش لەسەر ڕاو بۆچوونی تەواوی هاوڵاتیان بکای، کێشە و گرفتەکانی هاوڵاتیان بگوازێتەوە بۆ بەردەمی بەرپرسان و بەرپرسان بیبینن کەمە کورتەکانی بەرپرسان نیشانی هاوڵاتیان بدا. ئێمە بە شانازیەوە توانیمان تەجاوزی ئەو میدیا حیزبیە بکەین کە لە ڕابردووە هەبوو پێناسی میدیای حیزبی پێدەکرا، ئێمە توانیمان ئەو کارە بکەین. بەڵام فعلەن ئینسان ئەگەر ماوەیەکی زۆر لە کاری هەر کارێکا کردی لەوانەیە گەشتە ئەو قۆناغی کە پێی وابوو ئیتر بەسە پێویست دەکات بەجێی بهێڵێ ئەوە بەجێ هێشتنەکەی لەوانەیە کاریگەری زیاتر بێ. من بەش بە حاڵی خۆم لەگەڵەوەی کە هێشتا ئەو ئامانجانی کە 100% بۆ خۆم لە خولیا و لە نەزەر و لە پلانمانە هەبووە نەمانتوانیوە لە میدیاکی خۆمانە لە میدیای حیزبیە بەرجەستەی بکەین و بگەینە ئامانجەکان حەزم دەکرد زیاتر بەردەوام بم. بەڵام لەبەرەوەی کە من بەرپرسیەکەم لە میدیایەکی حیزبیە هەر کاتێ حیزب لەوانەیە ویستی من کۆتایی بە خزمەتەکان بێنم بێگومان من دەبێ بەجێی بێڵم، بەڵام ئەگەر بە پێویستی خۆم بێ حەزەکەم بەردەوام بم لەسەری. باشە کاک حاجی، بۆ خۆت زانی کە ئەوەی کە لە ڕووی مادیەوە پشتیوانی تۆڕی میدیایی ینی تۆڕەکەی تۆکە بریتێ لە کۆمەڵی ئیسلامی، کۆمەڵی ئیسلامی ئێستا بەهۆی هەڵوەستەکانیەوە فشارێکی گەورەی مادی و مرۆیی لەسەرە، زیاتر لە 100 کارمەند مەشغوڵن بە تۆڕی میدیایی کۆمەڵەوە و فشارەکەش زیاتر بۆ سەر جەنابتە تۆ لەوەی کە ئەو مەساحە گەورەیە کە ئیشی تیاکەن پێویستی بە جگە لە کارمەندەکانتان کە پێویستیانە لە ئێستا ئەگەر موچەیەکی متەواضعیش بێ بیان دەیتێ لەگەڵەوەشا پێویستیان بە مەسروفات هەیە. ئەم باوەڵێن ئەم تۆڕە لەم کاتەیە تۆ چۆن بەڕێوە بێ لە ڕووی مادیەوە پاریان چۆن بۆ پایەکەیت؟ دیارە لە سەرەتای دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیامەوە پاشان بەرفراوانبوونی بۆ تۆڕێکی میدیایی ئێمە بەردەوام هەر لە قەیران بوو، چونکە ئەو بودجەیە کەوا دەستمان کەوتووە کەمتر بووە لە تمۆحی ئێمە، کەمتر بووە لەو پلانانەی کە ئێمە داماندەنا بۆ کارەکانمان. بەڵام ئەو پاڵنەرانەی کەوا وای دەکرد لە ئێمە لە کادیرەکان و لە هاوکارانمان کە بتوانین بەردەوام بین، ئەو دڵسۆزیە بۆ ئەو خۆشەویستیە بوو بۆ کارەکانمان بۆ کەناڵی ئاسمانی پەیام کە بتوانین ئێمە دڵسۆزی زیاتر بە خرج بدەین و ماندووبوون تەسیراتمان تێنەکەوە بتوانین بە کەمترین بودجەی بەردەستمان ئێمە بەردەوام بین. ئێمە لە ماوەی ڕابردوو ئەو بودجە متەواضعی کەوا وەرمان دەگرت لە کۆمەڵی ئیسلامی دیارە ئەویش بەهۆی ئەو منحەی مانگانەی کە لە حکوومەتی هەرێمی وەردەگرت شتێکی باشمان دەست دەکەوت کە تا ئەندازەیەک دەماتوانی کارەکانی خۆمانی پێبەرێەوە بەرین. بەڵام لە پاش گۆڕانکاریەکانەوە لە پاش ئەو قەیرانە دارایی کە بەسەر هەرێمی کوردستانە هات، پاش ئەو قەیرانە سیاسی بەسەر هەرێمی کوردستانە هات، دیارە ئەو قەیرانەش بە ئەندازەیەکی زۆر ئێمەی گرتوتەوە. ئێمە لە ڕابردووە سەرچاوی داراییەکانمان بریتی بوو لە ئەو دارایی کە لە کۆمەڵی ئیسلامیمان وەردەگرت
ئەو بودجەی لەوێ وەرمان دەگرێت پاشان هاوکاری خێرخوازان پاشان داهاتی ڕێکلامەکە. ئێمە لە ئێستا لە قۆناغەکان هەرسێکیان لەمە کەمی کردووە. هاوکاری خێرخوازان دەتوانم بڵێم بە ئەندازەیەکی زۆر ڕێژەی کەمی کردووە کە نیسبەتی لە سایەکی نەماوەتەوە، چونکە هەم هاوڵاتیان ئەوانەی کە خێر و سەدەقیان بە کەناڵی ئاسمانی پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵ دەکرد خۆیان لە ئاسێکی بژێوی مامناوەندا بوون، ئەو قێرانەوەی کردو کەوانیش توانای کەوتویان نامێنێ. داهاتی ڕێکلام بە هەماشیەوە کە کاتێکە خەڵقی لە هەرمی کوردستانە بار و گوزەرانی دارایی باش نەبوو، دیارە داهاتی ڕێکلامیش کەم دەبێتەوە، چونکە ئەو کۆمپانیانی کە ئێمە ڕێکلامان بۆ دەکردن تا ئەندازەیەک کۆمپانیای کەمالیات بوون، خەڵکیش کاتێکە قوتی نەوێ بیخوا بە شوێن کەمالیاتان ناگەڕێت. لەگەڵ ئەو بودجەیەکەوە حیزب بۆ ئێمەی دابین دەکرد، ئێمە بەردەوام لەوانەیە وتوت بێتن بەبێش ئەوەی کەوی شارمەوە ئێمە بۆ بودجەی خۆمان حیزب ئێستا 50 ملیۆنمان بۆ دابین دەکات. بۆی ئەمە لە ئەو پەڕی بارودۆخێکی زۆر سەخت و دژوار داین، بێگومان بە ئەرکێکی قورس لەسەر شانمانە، ئەوەی کەوا بەرهەمی دەهێنین کەوتۆتە سەر توانایی و بەخەرجدانی دڵسۆزی هاوکاران و کارمەندەکانمان و ڕۆژنامەنووسەکانمان کە زیاد لە پێویست خۆیان ماندوو دەکەن. لەگەڵ ئەوەشا من سوپاسی خوا دەکەم کە توانیمانە بەو بودجە کەمێکەوە دێتە بەردەستمان، هەم موچەی مانگانی هاوکارەکانمان بدەین و هەم تا ئەندازەیەکی زۆر تۆڕەکەمان و بە تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام هێشتا لە ریزی پێشەوەی کەناڵە حیزبیەکان نابێ. من ناتوانم بڵێم من تا ئەندازەیەکی زۆر بەهۆی ئەو بودجەکەمی کە لە بەردەستمان نابوو، بەهۆی ئەو مستەلزەماتە متەواضیعانەی کە لە بەردەستی ڕۆژنامەنووسەکانمانە، هەن ئێمە لەوانەیە نەماتوانی بێ ڕێکابەری هەندێک کەناڵی گەورە بکەین، ئەگەر نا لە ڕووی محتەواوە، لە ڕووی ناوەڕۆکەوە، لە ڕووی بابەتی بوونەوە ئێمە کەناڵێکی پێشەنگین و توانیمانە لە ریزی پێشەوەی کەناڵە تەلەڤیزیۆنە ئاسمانیەکان بین کە لە هەرێمی کوردستانە کاری میدیایی دەکەن. یەکێک لەو شتانی کە ڕاستەکەی ئیعلام لە ناوی ئاژی و پێویستی پێیەتی بریتێ لە ئازادی. ئازادی ئەو شتەیە کە لە میدیایە ئەتوانێت داهێنان بکە، و هەر وەختێک کە ئازادی نەبوو، ئازادی نسبی بوو، ئەوش ناتوانێت ینی ئیشەکانی ئەوە گەورە پیشان باکە بینەر لێ ڕازی بێ. قسەکە لەسەرەوەی کە لە کەناڵە حیزبەکانە ئازادی کەمە یاخود بە قەترە ئەدرێت. من حەزەکەم زۆر ڕاشکاو لەمە قسە بکەین بۆ تۆڕی میدیایی کۆمەڵ تا چەند ئێوە ئازادن لە ئیش و کارتانە، تا چەند ئازادیتان باوا بڵێن پێ ئەدرێ، یاخود بەمانایەکی تر تۆ ئەتوانی بێفەرمانی حیزب بکەیت. دەبێ ئێمە جارێ حیزب لە حیزبێکەوە بۆ حیزبی کە جیا بکەینەوە، لەوانەیە حقیقەت و پێکاتی کۆمەڵی ئیسلامی جیاواز بێ لەر حیزبێکیکە. ئێمە لە میدیای کۆمەڵی ئیسلامیە لەوانەیە بۆ نمونە لەسەر بابەتێکی دیاری کرا و ڕێنماییمان بۆ بێ کە ئاڕاستی حیزب لەسەر ئەم بابەتە وایە، ئیتر چۆنیێزتی کارکردن لەسەر ئەم بابەتە ئەوە بۆ میدیاکاران بەجێ هێڵراوە کە ئەوان تداخلات لەو بارودۆخە ناکەن. من دەتوانم بڵێم تا ئەندازەیەکی زۆر و من سوپاسی بەرپرسانی کۆمەڵی ئیسلامیش دەکەم لە ئەمیرەوە تا کۆنەی ئەندامانی ئەنجومەنی سیاسی، بە ئەندازێکی زۆر متمانەیان بە ئێمە داوە، متمانەیان بە ئێمە و هاوکارانمان هەیە بەوەی کە لەسەر بابەتە سیاسیەکان، لەسەر بابەتە کۆمەڵایەتیەکان، بابەتە ئاینیەکان ئێمە چۆن کارمان کردووە، لەوانەیە تا ئەندازەیەکی زۆر ئازادیان بە ئێمە داوێ. ئەو ڕەخنە و ئەو گلەی و گازندانی کە ئێمە لە زۆربەی جار لە کادیرانی خوار وەرگانەکانەوە دێتە سەر ئێمە، بەرپرسان کەمتر گلەیمان لێ دەکەن، چونکە وعی و سەقافەتی بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی دیارە فراوانترە، گەورەترەوە. ئەو حقیقەتەی ئێمە لە ناو میدیاکە دەرکی پێ دەکەین کە لەم بارودۆخە میدیای حیزبی ناوێ میدیایەکی دەستەمەوە بێ، دەبێت تا ئەندازەیەکی زۆر ئازاد بێ، ئەگەر ئازاد نەبێت دوا دەکەوێت، چونکە ئەگەر میدیای ئێمە دەیڵێمەوە میدیایەکی دەستەمەوە نەبووە تا ئەندازەیەکی زۆر و میدیایەک بووە ڕۆژنامەنووسارمان و ئێمە بۆ خۆمان ئازاد بین لەسەر هەر بابەتێکە ویستو بێتمان و قەنەعەتمان پێ هەبوو بێ شرۆڤەی بکەین، تا ئەندازەیەکی زۆر ئێمە دەستکراوە بووین. ئەمە ناکاتە ئەوەی کە من بڵێم ڕێنماییەکانمان تێپەڕاندووەوە، گوێمان نەداوە بە ڕێنمایی و ئەو بابەتانی کەواوەکو ڕێنمایی بۆمان هاتووە لە کار و بارە سیاسیەکان، ئەگەر نا لە بابەتەکانی کە ئێمە بە شێوەیەکی گشتی
ئازادیمان هەبووە و ئەو ئازادی ژوای کردووە کە تۆڕی میدیایی کۆمەڵەوە کەناڵی ئاسمانی پەیام بە زیندویەتی بمێنێتەوە کوتم هێشتا میدیایەک بێ لە پێشەنگی میدیا حیزب. زۆر باشە، بەڵام دیاردەیەکە بینم کە کەمتر لەوەیە کە لە شوێنانی تربی بینم تێبینی ئەوم کرد بێ کە لە شوێنانی ترژ ئاوا کەوتۆ بەو مانای کە جەنابەت هەم بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵی هەم ئەندامی سەرکردایەتیش ئەم ئەندامی سەرکردایەتی بوونەی جەنابەت بۆ تۆڕی میدیایی کە وەکو باسمان کردم لە سەرەتا وتمان ینی باوا بڵێن لە ڕاگەاندنی حیزبیا ئەندازەیەک کار قورسترە. مەبەستمانەوەی سەرکردایەتی بوونی تۆ ئاسانکاری کردووە بۆ تۆڕی میدیایی و بۆ بەڕێ پێشچوونی کارەکان و وەرگرتنی ئازادی یاخود بە پێچەوانەوە ئەندازەیەکی زۆر وای کردووە کە تۆش مادام لە سەرکردایەتی ئەندازەیەکی زۆر باوا بڵێن ڕای حیزب یاخود با بڵێن ئەوەی کە لە سەرکردایەتی دەرەچێت ئەوەی کە لە ئەنجومەنی سیاسی دەرەچێت زیاتر پابەند بپێوەی بە کام لایەنە خزمەتی کردووە. دیارە من ئەندامی سەرکردایەتیم بۆیە بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ ئەگەر ئەندامی سەرکردایەتی نەبوومایە لەوانەیە ئەو پلە بە کەسێکی کە بدرایە، بەڵام ئەمە لەوانەیە جیاواز لە هەر کەسێکی کە من سوپاسیان دەکەم کە لەوانەیە ئەو پشتگیریەوە ئەو پشتیوانیەوە ئەو متمانە لە لایەنی سەرکردایەتیەوە بۆ من هەبێ کە تا ئەندازەیەکی زۆر متمانە هەبوو بێ و ئازادی بە من درابێ. دیارە ئەندام سەرکردایەتی بوونەکەی من دەتوانم بڵێم چاکەیەک بووە بۆ تۆڕی میدیایی کۆمەڵ و بەرهەمێکی باشی لێ چنیوەتەوە لەبەرەوەی کە من لە سەرکردایەتیە و قسەی خۆم هەیەەوە تا ئەندازەیەکی زۆر دەتوانم بڵێم بوومەتە قەڵغانی میدیاکاران و ڕۆژنامەنووسان بەوەی کە وەڵامی پرسیارەکانی سەرکردایەتی لەبەرەوەی بۆ خۆم لە ناو سەرکردایەتیا بووم وەڵامی پرسیارەکانم داوەتەوە دیارە دەبێت بە ڕاشکاوانیش ئەوە بڵێم لەوانەیە ئێمە لە سادا سەد ئەو کارانی کە دەیکەین پەسەندی ئەندامانی سەرکردایەتی نەبوو بێ و لەوانەیە ئەندامانی سەرکردایەتی ڕای جیاوازیان هەبێت لە سەرکارەکانی ئێمە، بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە توانیمانە ئەندامی سەرکردایەتی بوونمان و لە هەمان کاتیشا بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ بین هاوسەنگیەک لە نێوان هەردوو کارەکە ڕابگرین بەوەی کە فعلەن من ئەندامی سەرکردایەتی بوونەکەم وا دەکات کە ئاگاهیەکی زیاترم هەبێت لە بارودۆخەکان جیاواز لە هەر کادیرێکی کە بۆیە ئەو ئاگاهیە سیاسیە کە من لە بەهۆی ئەندامی سەرکردایەتی بوونەوە و تا ئەندازێکی زۆر نزیکیشم لە ئەندامانی ئەنجومەنی سیاسی و سابقیەتیشم لە کاری حیزبیا لەوانەیە وای کردووە ئەمە قازانجێک و بە سوودی کاری میدیایی و کاری ئەلامیەکە تەواو ببێ، بۆیە لەو ڕۆ من پێم وایە توانیمانە بە هاوسەنگی کار بکەین و دەتوانم بڵێم زەرەرمان لێ نەکردو بەڵکو تۆڕی میدیایی کۆمەڵ قازانجی لەو زۆر باش مەکانەتە کردووە. کاک حاجی کۆتا پرسیارم لەم تەوەرەیە بریتە لەوەی کە بۆچی ئەمە پرسیاری خەڵکە بۆچی کەناڵی ئاسمانی پەیامتان خاڵی کردەوە لە هونەر و بابەتە درامیەکان، ینی لە کاتێکا ئێوە ئەزانن کە مەساحێکی گەورەی گوێگرتن بۆ بابەتی هونەر و وارووا بابەتە ئەوەی چیرۆکە تەلەڤیزیۆنەکان یاخود دەرهەماکان هەیە بینەر یانی تا ئەم لە حەزیێش پرسیارەکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان مەسەلەن بۆ نەخۆش دەبینی کە بەردەوام قسە لەسەر ئەوەیە کە دراما ئێستا زۆر پێویستە، بەڵام بۆ کەناڵی پەیام بە تایبەتی بۆ خاڵی بۆ لەم ستاتیکە لەم زمانە هونەریە لەمایانە زۆر بە کورتی دەمەوێت وەڵام بدەمەوە. یەکەم ئێمە بەرەو میدیایەکی تایبەتمەند دەڕۆین، ئێستاکی ئەو میدیا قەرباڵ خێر شمولیە گشتیە باوی نەماوە لە پڕێکاتۆ لە جۆرە بەرنمەیەکەوە بگوازیتەوە بۆ بەرنمەیەکی کە لە کۆمەڵایەتیەوە بۆ سیاسی لە سیاسیەوە بۆ دراما و بۆ بەرنمەی منداڵان و بۆ بەرنمەی وەرزشی ئەمانە ئەمە تا ئەندازەیەک مۆدێلی ئەم جۆرە میدیایە نەماوە، ئەمە بۆیە ئێمەش دەبوو تەجاوزی ئەو جۆرە میدیا کلاسیکیە کۆنە بکەین و هەنگاو بەهاوین بەرەو میدیایەکی مۆدێرنە. ئەمە یەکەم. دوو، کاریگەری حیزب ئەگەر نیسبەتێکی کەمیش بێ لێرا دەرەکەوە کاتێکە ئێمە میدیایەکی حیزبین و حیزب لەسەرەوە بڕیار دەدا بەوەی کە من چیتر پێویستم بەم جۆرە میدیانیە و پێویستم بەوە هەیە کە بەرەو میدیای تایبەتمەند بڕۆم، بۆیە دێت میدیایەکی تایبەت بە داعوە بانگەواز دادنێک کە کەناڵی ئاسمانی بانگەوازە
لێرەوە کاری خۆی دەکات. پاشان ئێمە میدیایەکی دیجیتالیشمانەیە کە ئەویش تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەو تا ئێستا بە شێوەیەکی شمولی ماوەتەوە. ئەگەر بینەرێک دەیەوێت لە ناو میدیای حیزبی کۆمەڵی ئیسلامیە ببینێتەوە حەزی لە درامایە، هەر ئەو درامانەی کە کۆمەڵی ئیسلامی پەیام دەستی پێی دەگەیشت و پەخشی دەکرد لە ڕێگەی تەلەڤیزیۆنە لۆکاڵێکەوە کە لە پەخشی دیجیتاڵیا پەخش دەکا و دراماکانی هەیە. کەناڵی ئاسمانی پەیام تایبەت کرا بە کەناڵێکی هەواڵی خەبەریەوە لەگەڵەوەی کە ئێمە بۆ خۆمان دەمازانی بەو مستەرزەماتە بەردەستەی کەمەی ئێمەوە بەو ڕۆژنامە نووسە کەمەی لە بەردەستی ئەمەیە نەمان دەتوانی فەزای کەناڵەکە بە شێوەیەکی تەواو لە هەواڵە دابپۆشین و تەنها گرنگی بە هەواڵ و بابەتە سیاسیەکان بدەین. بۆیە ناچار بوو ئێمە دەست بەرین بۆ بابەتە کۆمەڵایەتیەکانیش لە ناو کەناڵی ئاسمانی پەیامە. بۆیە ئەو دوو موبەڕیرەوە دوو ئەو خاڵەکەوای کرد کە ئێمە وەڵامێکی بێ بۆ ئەو بەڕێزانیکەوە پرسیار دەکەن بۆچی ئێمە کەناڵی ئاسمانیمان خاڵی کرد. خاڵی سێم کە ئەوەش لە سەرەتای مانگی ڕەمەزانیشەوە ئێمە هەوڵماندا بەوەی کە کەناڵێکی تایبەت بە دراما ئێمە بکەینەوە لە پەخشی دیجیتاڵیا. بەڵام دیارە بەوەی ئەوەی کە جێگە نەمابوو تەمەنا دەکەم لە ئایندا بتوانین بۆ ئەوانی کەەوە حەزیان لە درامایە و پێیان وایە کە پێویستە کەناڵێکی باگراوند ئیسلامی هەبێ کە درامان کۆمەڵە درامایەک پەخشکا کە لەگەڵ عرف و عادەت و باری کۆمەڵایەتی خەڵکی هەرێمی کوردستانە بگونجێت. ئێمە کەناڵێکی وامانە بێت چونکە کاتێک کە ئێمە بێگومان کاتێکە بینەر حەز لە دراما بکەوە تۆ کەناڵێکی تا ئەندازەیەک پابند بە دیاردە کۆمەڵایەتیەکان نەبێ کە ڕێعایەتی بارودۆخ و عرفی کۆمەڵایەتی بکە کۆمەڵی درامایەک پەخش بکە کە لەگەڵ خەڵکەکە بارودۆخ و ئاینداری ئەمایەک بگرێتەوە خەڵک ڕوو لە درامای کە دەکەن و ئەوش لەوانەیە بۆ ئێمە زەرر بێ دەبێت ئێمە لەوانە کاریگەری خۆ هەر زۆر بە کورتی کاک حاجی ببوورە دەتوانین ینی باوا بڵێن گوێبیستی ئەو پەیمانە بین لە جەنابتەوە کە بۆ بینەران کە لە داهاتوان گەر ئینشاءڵڵا لەو سیستەمە دیجیتاڵیە ناوخۆیە لۆکاڵیە ئەگەر لە داهاتووە مەجالێک مایەوە توانی پەیمانی ئەومان پێ بێت کە ینی تەلەڤیزۆنێکی باوا بڵین ناوخۆی تایبەت بە دراماما یا تایبەت بە هونەر دابمەزرێن لە ناو تۆڕەکەیە. ئێمە مستەرزەماتەکەیمان بۆ ئامادە کردووە، هەموو شتێک ئامادەیە. ئەگەر ئەنجومەنی سیاسی مۆڵەتمان پێ بدەن بەوەی کە کارێکی وا بکەین بێگومان لە کەمترین ماوە دەتوانین کەناڵێکی وا بکەینەوە. ئەگەر لە کۆمپانیای پەخشی دیجیتاڵێکە کۆمپانیای میکس میدیا بوو جێگەما بێ. باشە ئەچینە ناوبڕێک و دوای درێژ بە گفتوگۆکەمانە دێن. بەڵە خۆشەویستان دوای ئەم ناوبڕە کورتە دێنەوە خزمەتە. بەڵە خۆشەویستان جارێککە سڵاو لە ئەوەی خۆشەویست لەگەڵ بەڕێز حاجی فاروق عەلی بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ لە گفتوگۆکەمان بەردەوامە بین. کاک حاجی تەوەرەی ستراتیژی ئەم بەرنامەیە بریتە لەوەی کە لەسەر زمانی ئالام قسە بکەین. تەمەنایەوەکەم کە لەمایە ئەندازێک ڕاشکاوتر وەڵامم بیتەوە. دەگوترێ کەناڵی ئاسمانی پەیامیش بە تایبەت دێچەکە لە کەناڵە دەم زبرەکان لەو کەناڵانی کە بریندارکەر و زمانی تیژە تا چەند لەگەڵ ئەم قسەیت. ئێمە میدیایەکی زبر نین. بەداخەوە ئەو بارودۆخی کە ئێمەی پیا گوزەر دەکەین ئەو ڕووداوە سیاسی و کۆمەڵایەتیانی کە لە هەرێمی کوردستانە ڕوودەدەن ناکرێتەوە بێدەنگی لەسەریان. ئەمە لە کاتێکا کە پێناسە بۆ کاری میدیایی بۆ ئیعلام بۆ خۆی گۆڕاوە ئێستا. ئەگەر جاران ئیعلام پێناسەکەی بەو شێوازە بوو بێ کە هەواڵ و ڕووداوەکان دەگوازێتەوە ئەوە لە ماوەی ڕابردووە بوو کاتێک کە پێناسە دەکرا بۆ کاری ڕۆژنامەنووسی کە دەسەڵاتی چوارەمە. لە ئێستا کە کاری میدیایی و کاری ڕۆژنامەنووسی بۆتە دەسەڵاتی یەکەم تا ئەندازەیەکی زۆر کاریگەری هەیە لەسەر ڕەوتی ڕووداوەکان ئەوە پێویستە ئیعلام بۆ خۆی هەواڵ دروستکە، پێویستە بۆ خۆی میدیا و ئیعلام بتوانێت گۆڕانکاری دروستکە و کاریگەری هەبێت لەسەر بڕیاری سیاسیەکان و بڕیاری کاربەدەستان. بۆیە ناکرێ میدیا تەنها لە حەز و ئارەزوی و بە پێی ویستی سیاسیەکان و بە پێی ویستی دەسەڵاتداران قسە بکات. بۆیە کاتێکە
ئێمە بە شوێن کەم کورتەکانە دەگەڕین و کەم کورتەکان زۆر ئاشکرا و ڕوونن و دەمانوێت دەست بخینە سەریان و چارەسەریشیان بۆ بدۆزینەوە دیارە ئەوان پیان وایە و خەڵکی دەسەڵاتدار پێی وایە ئەمە لە زەرەری ئەوانە و گلەی و گازندە دەکا و زۆر جاریش ئێمە ڕوبەڕووی لێپرسینەوە و وەستان لە بەردەمی دادوەرەکانە دەکاتەوە. نەخێر ئێمە میدیایەکی زبر میدیایەکی ڕازگۆین و نامانەوێت کە چاو لە حەقیقەتی ڕووداوەکان بپۆشین بەرپرسانچیان پێخۆشەوە بگوازینەوە نابە پێچەوانەوە ئێمە میدیایەکی نیشتمانی ئاینی ڕازگۆین دەتوانین کار لەسەر ڕوتی ڕووداوەکان بکەین و کاریگەریشمان هەبێ لەسەریان. باشە ئێستا هەست دەکرێت کە ڕاگەاندن لە هەرێمی کوردستان بۆ بە دوو بەش ینی دوو بەشی سەرەکی ئەوش ئەوەیە کە ڕاگەاندنێک هەیە ڕاگەاندنێک نزیک لە دەسەڵات ماشێنێک بۆ ئەوەی کە با بڵێن پاساو هەمیشە دروستکە بۆ ئەوەی کە دەسەڵاتیکە لە بەرامبرجیشە میدیایشی ترەیە و میدیایە هەڵگری ڕۆحی ئۆپۆزیسیۆنە لە بەرامبەر دەسەڵات لە هەرێمی کوردستان ئەندازەیەک با بڵێن میدیاکەی ئێوەش دەچێتە ناو چوارچێوی ئەم جۆرە لە میدیای کە بڵێن ڕۆحیەتی معارەزە بوون تاکو ئێستا لە ناوە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی کاریگەر مەسەلەن بۆ نمونە ئەگەڕێت قسەکە لەسەر ئەوەیە ئەگەر گوێ لە میدیای بەرامبەرەگری و میدیای کە پێگوترێن میدیای نزیک دەسەڵات کوردستان شامی شەریفەوەی تر کێشەکانەوە نەپچووکن لەم ئەو شەو ڕۆژێکە حکومەت ڕەنگە گەر تۆزە دەست بجوڵێنێ کێشەکان چارەسەرکە بەڵام خۆگەر هیمەت کۆنتڕۆڵەکە بجوڵێنیت و بچیتە سەر ئەو میدیای کە ئێوەش با بڵێن لە ڕیزەکەیان بەڕاستی ئەگەیتە واقعەکە تەسەورەکەی کە ڕەنگە لە داهاتوێکی زۆر زۆر نزیکە کوردستان کێشەکانی ئەوە نەگەورە بن وەکو کەڵکی وشکە کەڵەکێک بەسەرمانە بکەوێتتر ئەوەی کە هەشمانە لە دەستی بین ئەی بۆ ئەمانەڵی چی تەمەنا دەکەم دەرفەتم پێ بدەی ئەمە تۆزێ بە تەفاسیل قسەی لەسەر بکەم دەکرێت بۆ میدیای بەرامبەر ئەم پێناسی کە تۆ باست کرد هیچ کەم و کورتیەک نەبینێت دنیای بەڵام بۆ بەرامبەرەکەشی ڕاست نییە بارودۆخی سیاسی لە هەرێمی کوردستانە بە شامی شەریف بارودۆخی کۆمەڵایەتی ئابووری ئەو هەموو قەیران و کێشە و گیر و گرفتانە بە شامی شەریف سیر بکە لەبەرەوەی کە قوتی لەسەر ئەو جۆرە میدیایی بۆ ئێمە من بۆ خۆم ناتوانم پێناسی یەکەم کە تۆ باست کرد کە هەموو شتێکی پێ خراپە و هیچ حاڵەتێکی ئەرێنی لە هەرێمی کوردستانە نابینی هەمووی بە زمانێکی زبری ئۆپۆزیسیۆنانە دەگوازێتەوە من دەتوانم بڵێم میدیای ئێمە لەوە جیا بکەمەوە ئەگەر سەیری ڕووداوەکان بکەی سەیری هەواڵەکانی کەناڵی ئاسمانی بکەی ئەو کاتێکەوە وەزارەتێکی ئەم حکومەتی هەرێمی کوردستانە کۆنگرێکی ڕۆژنامە نووسی دەگرێت و چالاکێک دەگوازێتەوە ئەگەر ئەوان ڕێگریمان لێ نەکەن میدیای کۆمەڵی ئیسلامی و پەیامنێری کۆمەڵی ئیسلامی لۆگۆی کۆمەڵی ئیسلامی لە بەردەمی بەرپرسەکە هەیە پرسیاری خۆی دەکات و چالاکیەکە دەگوازێتەوە ئەو کاتەی هەر بەرپرسێکی حکومەتی هەرێمی کوردستان لە هەر شار و شارۆچەیەک لە هەر ئاسێکی بەرپرسیارێتیە کارێکی چاک دەکات نەخۆشخانەیەک دەکرێتەوە قوتابخانەیەک دەکرێتەوە پردێک دەکرێتەوە نازانم چالاکیەکی کۆمەڵایەتی ئەنجام دەدرێت بەبێ ئەوەی ئێمە بزانین ئینتیمای ئەم وەزیرە سەر بەکام حیزب لەسەر بەکام حیزب نییە لە بەرژەوەندی کێتەوە دەبێت لە زەرێری کێتەوە دەبێت ئێمە ئەو چالاکی دەگوازینەوە چالاکی گواستنەوەی چالاکیەکانی وەزیری کوشت و کاڵ و وەزیری ژینگە و دەستەی مین و فلان و فیسار ئەمە هەموو دەچێتە بەرژەوەندی ئەو حکومەتێکەوە ئەویتایە ئەو کاتێک کە بۆ نمونە پارێزگارێک کارێکی باش دەکات ئەو کاتێک کە هەر وەزیرێک لە وەزیرەکان هەر بەرپرسیە لە بەرپرسەکان کارێکی باش دەکات ئێمە حزورمان نەبوو بەڵام لە هەنێ شوێناکە ئێمە وجودمان نییە و نایگوازینەوە قەزێکەوە نییە ئێمە نامانەوە بیگوازینەوە لە بەروی کارێکی باشە لە بەروی بەرپرسان بەداخەوە ڕێگریمان لێ دەکەن تا ئێستا ئێمە لە زۆنگی زەرد پەیامنێرەکانمان لە ئاستێکی باڵا ڕێگە نادەن کە ئێمە ڕووماڵی ڕووداوەکان بکەین بەداخەوە ئەم ڕێگەنەدانە ژوا دەکات کە ئێمە تا ئەندازەیەک خەڵک هەست بکە وا بزانێت کە ئێمە نامانەوێت هاوسەنگ کار بکەین و نامانەوێت کە میدیایەکی هاوسەنگ و ڕازگۆ بین ئەگەر نا ئێمە زۆر ڕاشکاوانە دەیڵێم لە باشا ئێمە بەیانی باشەکانمان کردەوە لە خراپەشە بەیانی خراپەکانمان کردو ئەوە خەتای ئێمە نییە کە میدیاکەمان بە میدیایەکی ئۆپۆزیسیۆن دەدێتە قەڵەم چونکە بارودۆخی سیاسی و کۆمەڵی بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە بارودۆخێکی ناهاوسەنگە لاسەنگە پڕە لە قەیران بۆی میدیایکی ڕازگۆیش بی دەبێ حەقیقەتانە بگوازیتەوە منەڵم دوو درێژە بە وڵامەکە بەڵام با من ینی دەست خەمە سەربرینەکە دەگوترێ
ئەو میدیای کە لە بەرامبەر میدیای دەسەڵاتە دروست بووە واتە بە جۆرە لە جۆرەکان ئێستا باوا بڵێن بەرکەوتەی هەیە لەگەڵ ئەم جۆرە لە میدیایە کێشەیەکی گەورەی ئەوەیە کە لە ئەسەر ئاسی زمان باوا بڵێن ڕۆحی بە شەیتانیکردنی تا گەورەیە یعنی هەر شتێک کە ئەم میدیایە قەنەعەتی پێ نەبێ ئەتوانێت زۆر باش پاساوی بە شەیتانیکردن بۆ بەرامبەرەکانی بدۆزێتەوە یاخود ئەوەی کە لە وەڵامی پرسیاری ڕابردوودا باست کردوتت زۆر جار لایانی بەرپرس یاخود بەرپرسەکان لە هەرێمی کوردستان زۆر جار ینی قسە بۆ ئەم جۆرە لە میدیا ناکەن مە بەسمانوەیە بۆ نمونەیەک لەوانە کەناڵی ئاسمانی پەیامە کە لە غیابی پشتڕاستنەکردنەوەی بابەتەکانە زۆر جار میدیاکار بۆ خۆی دەکەوێتە ژۆرۆفەکردن جاری وایە کەوێتە هەڵەکردنەوە جاری وایە شۆرۆڤەکەی ڕەنگە بە زۆر منتیقی و بابەتی دەرنەچێ تۆ هێشتا قسە لەسەر ئەمە چییە؟ من دیسانەوە دێڵم ئەوە ڕەت دەکەمەوە ئەوە ئێمە نین کاتێککە دەمانەوێت باشیەکان دەرنەخین بەداخەوە دەسەڵاتداران دەیانەوێت ئەو کاتە میدیایان لاپەسەندە کە تۆ بەویستی ئەوان قسە بکەیت کاتێککە دەتەوێت خراپیەکان و کەم و کورتیەکان کە ئێمە لە هەریمێکا دەژین پڕە لە کەم و کورتی پڕە لە نوقسانی ناکرێت تۆ چاوپۆشی لێ بکە ئەگەر چاوپۆشی لێ کرد ڕازگۆیی و متمانەی هاوڵاتی لە دەستدەدەی ئەمە بۆ خۆی خراپیەکە گەر میدیا بێوی بەو شێوازە کار بکە هەموو شتێک لە هەرێمی کوردستانە بە جوانی نیشاندا لەگەڵەوەشتا خراپیش هەموو شتێک هەر بە خراپی نیشاندا وەکوتم دەبێ ئەمە میدیا ڕازگۆیانە کار بکات و قسە لەسەر حقیقەتی ڕووداوەکان بکە بە مەرجێکە ڕێگری لێ نەکرێت ئێمە لە هەرێمی کوردستانە یاسایەکمان هەیە ناوی یاسای دەخستنی زانیاریەکانە بەداخەوە لە بەردەمی کۆمەڵی میدیا داخراوە پێدانی زانیاریەکان ناکرێت لە هەرێمی کوردستانە لە زۆنگێکی دیاری کراوە خەڵک لێپرسینەوەی لەسەر بکرێ بەوەی کە نابێت بۆ فلانە میدیا فیسانە میدیا قسە بکەیت ئێمە چیمان کردو ئێمە قسەی سیاسەتمەداران قسەی ڕۆشنبیران قسەی پەرلەمانتاران و بەرپرسانمان گواسۆتەوە بەڵێ هەندێک جار لەوانەیە وەکو تۆ دەیڵێ لەگەڵ ئەوانە بم کە ڕۆژنامەنووس بۆ خۆی کۆمەڵێ تەحلیل بکە کە کاری ئەو نییە ئەرکی ئەو نییە کۆمەڵی تەحلیل بکە بەڵام لە کاتێکا کە من لە کەسی بەرپرسەوە زانیاریەکە وەرنەگرم پایامنێرەکەم دەستی نەکەوێ ناچارە دەست بۆ کەسی دووەم دەبا لەوانەیە لە ئاسی ڕۆشنبیری لە ئاسی سەقافی لە ئاستی ئاگاهی لە ڕەوتی ڕووداوەکان لە ئاسی پێویستان نەبێ و لەمەوە بکەوێتە هەڵە ئەگەر نا ئێمە مەبەستمان نییە لە هەرێمێکا کە دەژین جوانیەکانی بشارینەوە و پێمان وابێ ئەو خەڵقە لە هەرێمی کوردستانە لە دۆزەخا دەژی ئێمە ئەم دۆزەخەمان نەسازاندووە دۆزەخێک لەلایەنی بەرپرسانەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان سازێنراوە دەیانەوێت ئێمە قسەشی لەسەر نەکەین دەیانەوێت میدیا چاوی لێ بنوقێنێ ئەگەر میدیا لەسەر ئەم حەقیقەتانە چاوی نوقاند کەواتە پێناسەکەی خۆی لە دەسەدا متمانەی هاوڵاتی لە دەسەدا ئەو ڕازگۆیی کەوا خەڵکی متمانەی پێ لە دەستی دەدا ئەوەی کە پێویستە میدیا گۆڕانکاری دروستکاوە میدیا ببێتە دەسەڵاتی یەکەم کەواتە ئەو بەهایی نامێنێ بۆیە هەرگیز پێم وانە هیچ میدیایەک ئەگەر بیاوێ لەگەڵ پەیامەکەی ڕاز بێتە و بتوانێت تا هەتایە کاریگەری هەوێ ڕازی بێ کە میدیایەکی دەستەمەوە بێت زۆر باشە دازام ئاگاتان لەم واقعەش هەیە کە ئێستا لەسەر میدیا کەم تا زۆرە قسەی لەسەرەکرێ ئەویش بەڕاستی دروستکردنی دۆخێکە کە زمان لە سیاسەکان وەرگیراوەتەوە ئێستا زمانی سیاسی هەمیشە زمانی دایالۆگە سیاست هەمیشە قسەکردن لەسەر مێز هەماهەنگیکردنە بەیەکەوە واروە ئەوەی کە پێگوترە لە کوردەواری هاتو چۆکردنی یەکتریە ئێستا میدیا با بڵێن واقعیکی دروست کردووە ئەم زمانە یاخود با بڵێن ئەم واقعی لە بەرپرسە سیاسەکان وەرگرتووە بۆ خۆی زمانیان پێ بەخشێ جاری وایە بە خۆی مەسەڵەن بۆ نمونە ئاهێنێتە ئەو لەحزەی کە بە خۆی پێویستە بیانێنێتە سەر تەلەڤیزۆن و قسەکە و ئەو پرسیارانەش وەڵام بدرێتەوە کە مەسەڵەن پرسیاری میدیایە قسەکردن لەسەر ئەوەی کە ئێستا واقع لە میدیا دروست بووە بەتابەتی ئێمە قسەمان لەسەر ئەم میدیایە کە لە بەرامبەر میدیای دەسەڵاتە دروست بووە خۆ لە بەرامبەر دەسەڵاتە دروست بووە ئەویش ئەوەیە کە یعنی بە جۆرە لە جۆرەکان ئەو تەبایە سیاسیە کە پێویستە لە ناو هێزە سیاسەکان هەبێ میدیا نەهێشتووە یا با بڵێن میدیا کارێکی کردووە کە هێزە سیاسەکان نەوێرن تەنانەت لە مەحفەلێکا بەیەکەوە دابنیشن پیاسەیە بەیەکەوە بکەم لە شوێنێکا لە کۆفەیەکە مەسەڵەن بۆ منە قاوەیەک بەیەکەوە بخۆنەوە بۆی میدیا ئەوەندە بە تەرکیزەوە بەدوانەوەیە دۆخێکی دروست کردووە کە تەنانەت سیاسەکانیش ناوێرن بەیەکەوە دابنیشن یەکەمەوە جێگەی خۆشحاڵیە کە میدیای هەرێمی کوردستان ئیتر
هەر جۆرە میدیایی بێتوانی بێتی بگاتە واسی کە کاریگەری لەسەر ڕوتی ڕووداوە سیاسیەکان هەبێ و بتوانێت میدیا بتوانێت کاریگەری بکات لەسەر بۆچوونی سیاسیەکان و ئەو ڕاکێشەری سەرنجی سیاسیەکان بێ بەوەی بۆ ئەو مەبەستە و ئاماژەی کە دەیەوێ سیاسیەکان بە شوێنی خۆیان ڕاکێشێ ئەمە جێگەی خۆشحاڵیە. بەڵام لە ڕوویەکی کەوە حقیقەتەکەی ئەوەیە کە جاران سیاسیەکان لە شوێنە داخراوەکانە و لە بارودۆخێکی جیاوازە هەڵوێستێکیان دەبوو لە شوێنی کە جیاوازی هەڵوێستێکی کەیان دەبوو میدیایەک نەبوو ئەم حقیقەتانە دەربخا. ئێستا کاتێک کە میدیا تەواوی ڕووداوەکان دەگوازێتەوە ئەم جیاوازیە دەرەکەوێ ئەم ناتەواناییەی هەندێک لە سیاسیەکان دەرەکەوێ بەوەی کە دەبینی ئەو کاتی لە سلێمانیە قسەیەک دەکا ئەو کاتی لە هەولێرە قسەیەک دەکا ئەو کاتی لە دەرەوەی قسەیەک دەکا ئەو کاتی لە بەغدایە قسەیەک دەکا لاوازیەکە بۆ ئەوان دەگەڕێتەوە نەک بۆ خراپی میدیاکە. بۆیە جێگەی شانازیە کە میدیا ئێستا توانیوێتی کاریگەری هەبێ کە سیاسیەکان بە شوێن خۆیان ڕاکێشێ تەمەنا دەکەم ئاستی هەندێک لەو سیاسیانش بگاتە بارودۆخێک کە ئەم جارە ئەوان میدیا بە شوێن خۆیان ڕاکێشێ. دەستکە حەزی دیاردەیەکی زۆر سەیر هەیە ئێستا ینی بە زۆر بە دیاریکراوی لەسەر پێکەنین ینی بەرپرسێک لە ئاستی بەرپرسێکی ترا ئەگەر پێ بکەنێ ئیتر لە میدیا ڕنگدانەوەیکی زۆر سەیری هەیە ینی تحلیل بۆ پێکەنینیش زۆرە ئەمە ناوەنێن چیەوە دیسرانەوە بۆ کاریگەری میدیا دەگەڕێتەوە مە یەکەم دوو هەر خاڵی دووەم ئەم دوو سیاسی ئەو کاتێک کە لە بەرامبەری یەک نین ئەو کاتە لە غیابی یەکا قسە لەسەر یەکتر دەکەن زمانێکی زۆر زبریانەیە بەس کاتێک کە دێنە ڕوبەڕووی یەکتر زمانە زبرەکەیان لەبیرەچێتەوە بە پێکەنین قسە دەکەن. بۆیە دەبینی هەم ڕووگرژیەکە تەئسیرات دەکات لە میدیا هەم پێکەنینەکە تەئسیرات دەکات. بارودۆخێکی قەیرانی هەیە لە هەرێمی کوردستانە کە ئەسڵەن وای کردووە کە پێکەنین لە لای سیاسیەکان بێتە شتێکی عیبە. ینی کاشکای وایان کردایە بارودۆخێکی کۆمەڵایەتی خۆشگوزارانیان بۆ ئەوی بهێنایەتە ئاراوە بۆی هاوڵاتیان و بەرپرسان لا ئیرادی پێ بکەنینایە. بەڵام ئێستا بەداخەوە بارودۆخێک هاتۆتە ئاراوە کە پێکەنین لە هەرێمی کوردستانە نایەت وە کە هاتیش دەتوانم بڵێم عیبەیە. بەو سیفەتی کە جەنابەت ئەندامی سەرکردایەتیشی بە ئەم پرسیارە تۆزێک ڕوانگەیەکی سیاسی بەمێ. ئێستا خەڵک وەڕزێکی زۆری هەیە لە سیاستکردن هەرێمی کوردستان. ئەم سیاسەتی کە خەڵک وەڕزە لێی ئەو سیاسەتەیە کە لە شاشەکانەوە بینرێ. قسەکە لەسەر ئەوەیە ئەوە شاشەکانن خراپ سیاست پیشانەیەن یاخود سیاست بۆ خۆی خراپە ئەمان کە عکسێکەکەنەوە خەڵک لێ وەڕز بووە. لەسەر ئەو وەڕزی حەزەکەم وەڕزی لە سیاست قسەیەکت هەبێت. بەداخەوە هیچ نەتەوە گەلێک ناتوانێت بەبێ سیاسەتی کاریگەر بتوانێت بگاتە ئاماجەکانی خۆی. بەڵام کارکردنی هەڵەی سیاسیەکانی ئێمە وای کردووە کە تا ئەندازەیەک هاوڵاتیان لە سیاست بێزار بن. لە کاتێکە ئێمە بەبێ کاری سیاسی ناتوانین بگەینە ئاماژە دروستەکانی خۆمان. لەگەڵەوەی ئەوتانێ گەیشتن بۆ ئامانجە سیاسەکانیشمان کە پرسی سەربەخۆییە چونکە بە هەڵی سیاسی هەنگاوی بۆ دەبین هاوڵاتیان دیسرانەوە لەم کارێشکە بەرە و ئامانجە گەورەکەمان دەبا ئێمە نیگەراین چونکە بە هەڵە ئێمە بۆی دەڕۆین. بەداخەوە هەندێک لە بەرپرسە باڵاکانی هەرێمی کوردستان بە شێوازێک سیاست دەکەن کە سیاسەتی لە لای هاوڵاتیانی کوردستان بێزراو کردووە. خەڵک نەفرەتی لێکا. بەڵام بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەوە سیاسیەکانە وایان کردووە کە خەڵکی لە سیاست بێزار بێ نەک شاشەکان. شاشە دەسەڵاتی چییە؟ ئەو بارودۆخە سەخت و دژوار و ئاڵۆزە سیاسی و کۆمەڵایەتی و داراییەی کە لە هەرێمی کوردستانە فەراهەم هاتووە هەڵەی هەندێک لە سیاسیەکانە دروستی کردووە نەک هەڵەی میدیاکاران و شاشەکان. بۆیە شاشەی ڕازگۆ دەبێ ئەم بارودۆخە سەختە بگوازێتەوە. کاتێک کە دەیگوازێتەوە خەڵکی وا دەزانێتە خەتای شاشەکەی لە کاتێکە کە حەقیقەتی ڕووداوەکان وایە ئەم تەنە گوازەرەوەی وەکو چۆن دەستگایەکی بڵندگۆ کە دەنگی کەسێک دەگوازێتەوە خەتای بڵندگۆکردنی ئەگەر سەوتێکی نەشازی هەبێ خەتای قسەکەرەکەی کە سەوتی نەشازە. ئەگەر هەر ئەم بڵندگۆیە کەسێکی دەنگخۆش چ قورئانی تیا بخوێنێ چ گۆرانێکی تیا بڵێ سەرنجی خەڵک ڕاکێشێ. بەڵام ئەگەر کەسێکی دەنگی ناخۆش بێ خەتای بڵندگۆکە نابێت کاتێک کە سەوتی ناخۆش دەگوازێت. زۆر باش کەواتە سیاسەکان دەنجیان ناخۆشە هەندێکیان باشە زۆر چاکە.
کاک حاجی پیدا زۆر قسە لەسەر گەندەڵی کات بەڵام ئەگە سەیری حەجمی ڕۆژنامەنووسانەکەی لە هەرێمی کوردستان و حەجمی ئەو بەشداریە گەورەی کە لەشکرێکی گەورە و زەبەلاح لە ڕۆژنامەنووس هەیەەوە ئەم ڕۆژنامەنووسانەش خۆ بە هەوا ناژین تەبان ناوانش کاریگەریان هەیە لەسەر ئابووری هەرێمی کوردستان یعنی تۆ پێتان وان نییە کە ڕاگەاندنیش قاچی کەوتۆتە ناو گەندەڵیەوە ینی لە دروستکردنی ئەم حەجمە گەورە لە ڕۆژنامەنووس جارێ میدیاکار و ڕۆژنامەنووس و هەر کەسێک هەر ناوێکی دەنی ئەوان وەک هەر کەسێکی کە مرۆڤن مرۆڤیش بە دەر نییە لە باشە و لە خاڵیش نییە لە خراپە واتە هەڵگری هەموو میتۆدەکانی چ لە ڕووی باشەوە چ لە ڕووی خراپەوە بوونی ژمارەیەکی زۆر میدیا و میدیاکار ئەوەش دیسرانەوە بۆ ئەو بارودۆخە سیاسیە ئاڵۆزە خراپە دەگەڕێتەوە کە لە هەرێمی کوردستانە هاتۆتە ئاراوە جارێ یەکەم بەش بە حاڵی خۆ من پێم وایە هەر وڵاتێک هەر شوێنێک هەر جێگایەک زۆرترین خەڵکی ڕۆشنبیر و میدیاکار و ڕۆژنامەنووسی تیابێ ڕوو لە خێرە چونکە بۆ ئەو خەڵکە ڕۆژنامەنووس و ڕۆشنبیرەیە وا دەکا کە خەڵکی دەستەمەوە نەبێ بە هەموو شتێکی خراپیش هەر بڵێ باشە هەر بڵێ قوربان بکە بۆی لەو ڕۆوە کە تۆ دێڵی بوونی ژمارێکی زۆر لە دەستگای ئیعلامی و لە کاری ڕۆژنامەنووس و میدیاکار شتێکی باشە خراپەکەی لەوایە کە ئێمە نەزانین چۆن کار دەکەین خراپە لە کارکردنایە ئەویش بە هەمان شێوە خراپە لە زۆریەکایان نییە تەمەنا دەکەم کە لە میدیاکارانی هەرێمی کوردستان بەدەر لە هەیمەنەی حکوومەت و هەیمەنەی دەسەڵاتی سیاسی بۆ خۆیان میثاقێکی شەرەفیان هەبێت لەسەر شێوازی کارکردنی میدیایانە و ئیعلامیانە بەوەی کە ئەم میثاقە شەرەفە هەمویان بەسێتەوە لە چوارچێوەی بەرژەوەندی باڵیەکانە نەک لە چوارچێوەی بەرژەوەندی تەسکی خەڵکانێکی کەمی نخبەی سیاسی زۆر باشە کاک حاجی ئەگەر ئێستا سیاسێک سەنگەر بگۆڕە لە هێزێکەوە بۆ هێزێکی تر هیوادارە من پرسیارە حراجیتیان نەبێ بۆ جەنابەت ینی بە مەسمانەوەی ئەگەر سیاسێک سەنگەر بگۆڕە لە هێزێکەوە بۆ هێزێکی تر میدیا دەهۆڵی بۆ کوتێ بەڵام بیریشمان نەچێ ینی میدیاکاری سەنگەر گۆڕش زۆرە ینی ئێستا واقعەک دروست بوو ئەوەندە بێمەبدەئی ڕووی لە ڕۆژنامەنووسان کردووە من زۆر بەسەراحەت دێڵێم ینی سەنگەر گۆڕین لە کەناڵەکەەوە بۆ کەناڵێکی تر زۆر ئاساییە تۆ بەمە بە شتێکی ئاسایی زانی دیسرانەوە میدیاکاری ڕۆکەر کەسێکی کە مرۆڤە لەوانەیە بارودۆخێکی تایبەتی هەبێ ئەوانیش لە خەڵکی بەهێزیان تایە و چۆن خەڵکی لاوازیان تایە خەڵکێکیان تایە ساڵەهای ساڵە بە حاڵەتێکی زۆر فەقیری و هەژاری و دەتوانێت بڵێن سوالکەرانە دەژی تەحملی بارودۆخە سیاسەکەی کردووە کە لەوانەیە زۆر شتی بۆ فراهم هاتبێ و خراپێتە بەردەستی بەڵام کەسایەتی خۆی مەبدە و بیر و باوەڕێکەی ڕێگر بووە لەوەی کە خۆی بفرۆشێ بە ڕێژەیەکی کەمی پارە بە پلە و ماسەوێک وەکو چۆن بە هەمان شێوە سیاسی شەیە کە لەوانەیە بە کەمترین داهات بە کەمترین موچە ڕازی بوو بێ و بەڵام خۆی نەفرۆشتووە بە خەڵقێکی دەسەڵات بەڵام لەمەیانە دەتوانم بڵێم هاوسەنگە چەندێ بۆ خەڵقە سیاسیەکە کە لە ئاسێکی باڵای سیاسیا بێت ساڵهای ساڵ بێ لە بەرەو ئەڕاستەیەک ڕۆشت بێ لە پڕێکە ئاڕاستەکەی خۆی بگۆڕێ و نەفرەت لە ڕابردووی خۆی بکە ئەمەش بە هەمان شێوە عیبەیە بۆ میدیاکارەکە سنگۆرگواستنەوە چەندێ بۆ سیاسەکە عیبەیە بۆ میدیاکارەکەش ئەوەندە عیبەیە بەڵام لەناو ئەو ژمارە زۆری میدیاکارە بێمان چەند بێچەقڵ نابێ خەڵکی کشمانتیا دەبێ بەوەی کە سنگۆرگۆڕینەوە لە لای ئاسایی بێ کاک حەجی من لە کۆتایە زۆر سوپاسی جەناب دەکەم لەوەی کە ینی بەبێ ئەوەی کە ینی هەست بکەم بەوەی کە من بۆ خۆم میدیاکارێکم لە کەناڵی ئاسمانی پەیام و ئیش لە ناو کەناڵی ئاسمانی پەیامەکەم ئەم گفتوگویم لەگەڵ جەنابتە ئەنجامدا تەمەناوەکەم کە وەڵامەکانی جەنابیشت وەڵامێک بکە لانی کەم خۆشت پێ مرتاح ببی وەڕوا بینەرانیش مەسەلەن بۆ نمونە ئەندازەیەک معلوماتیان دەستکەوت پێ و ئەمەش ببێ بە نەری تێگانی مەرج نییە میدیاکارێک لە کەناڵێکی ترەوە یاخود لە شوێنێکی ترۆ بێ لەگەڵ بەڕێوەرەکەی منە لەگەڵ بڵێن یاک تاچێک لە تاکەکانی منە لە کەناڵەکە چاوپێکەوتن ئەنجامدا زیاتر قسە بۆ ئەو بکە نەگەن بۆ میدیاکەی خۆی من سوپاس دەکەم من بەڕاستەکەی پرسیارەکانی خۆم بەڕاشکاو کرد واگەر تۆ شتێکیشت ماوە لە کۆتاییە
تۆ توانی بێڵێ فەرموو. میش ئەوەی کە دەمەوێت بیکەمە قسەی کۆتاییم هەر ئەو ڕاشکاوانەیە هەر ئەو پرسیارە ئیرتیجالیانەیە کە تۆ بەبێ ئەوەی کە من پرسیار بکەم چه پرسیارێکم لێ دەکەی و ئەسڵەن تەوەری بەرنامەکە چییە تا لەسەر ئەو مێزە دانیشتم لەسەر ئەو کورسیە دانیشتم نەمزانی ڕۆژنامەنووسان و میدیاکارانی ئێمە پێشکەشکارانی ئێمە بە هەماشێ ئەو ئازادیانەیان هەیە کە لە لای ئێمەوە پیان دراوەکو چۆن ئازادانە پرسیار لە خۆمان دەکەن ئەو ئازادیەشن پێدراوە بووە تا ئەندازەیەکی زۆر کەناڵی ئاسمانی پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵ کاریگەری لە ناو واقعی هەرێمی کوردستان هەیە. زۆر سپاس دەکەم بەڕێز کاک حاجی فاروق علی بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ. سپاس. بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم چاوپێکەوتنە شتاک و بێگەشتنەوەیکی دیکە و چاوپێکەوتنێکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم. خواتان لەگەڵ.